الحسب هو الذي كل من فيه حفيد نبي، كأنما كبرياء الأرض أجمعها تنمى إليه، فما فيه سواه أبي. هو العراق فقل للدائرات قفي. فستیڤالێکی ساڵانەیە وەزارەی پەروەردە پێی هەڵەسێتن و هەموو ساڵێکش هەر جاری لە یەکێ لە پارێزگاکانی عێراق ئەکرێتن. یەکەم با بڵین لە میهرەجانە لە شاری کەرکووک کرا و لەبەرەوەی کە بە شێوەیەکی سەرکەوتووی کرا بۆ یەک گوێزانەوە بۆ پارێزگاکانی تریش و ئەم ساڵش ساڵ بوو کات لە شاری کەرکووکا کرا. هیواداری نێمەش بتوانین بەشداری باشی تیا بکەین و کەرکووکش یەکەم عەرزی هەیە ئەمڕۆ، یەکەم با بڵین نمایش کەرکووکە و بەشداری 20 پەروەردەی سەرجەم پەروەردەکانی عێراق لێرە بەشدارن بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامەوێت.